بێت کە بەڕاستیەتان لە مای 1 دقەدا بیچمارە لەبەر کەم و ڕانبینی جاران نەمدەتوانی زۆر بمای 2 دقەدا 1 دێر 2 دێ لەبەرکەم بەڵام ئێستا لە مای 2 دقەدا دەتوانم 5 سێر لەبەرکەم و زمینشکانمدا زۆر خەیاڵم دەڕۆژ نەمزانێت چارەسەری چییە بەڵام دوای ئەوەی بەشداری پرۆگرامێشکی چالێک یادکەم کرد ڕاست ئێستا توانم ئاگام لە نوێژەکان بێتم. السلام عليكم ورحمة الله وبركاته. من عبدڵڵا عەتەم لە گوندی دێرەکۆت تەمەنم 18 ساڵە بەشداریکردنی گروپ چالەکردنی گروپی 27 تەمەنم 18 ساڵە ئیشی کرێکاری دەکەم پێش بەشداریکردنی پرۆگرامی چالەکردنی مێشکی یادگا بەڕاستی من بەو شوێنە بەڵام دوای بەشداریکردنی پرۆگرامی چالاکردنی مێشک یادگا بەڕاستی من گۆڕام دوای ڕانانێکی باش توانیم بەڕاستی پێشکەوتنێکی چاک بەخۆ بینم توانین ڕێگە ئەو ڕانایی کەمەکە سەرکردەی ڕانەکان توانین تەرکیز و سەرنجێکی زۆر باش بەدەست بێنم واتای ڕانانکردنی خێرا خوێندنەوە بەڕاستی توانم خێرا خوێندنەوە باش و ئەنجامێکی باشم لێ بینیوە ڕێگەی ڕانانی بینیم بەڕاستی ئێستا بینیم باشتر بووە ڕێگەی ڕانانی ئەلفوبێ یادکە بەڕاستیەتان لە مای 1 دقەدا بیچمارە لەبەر کەم و زۆر باشم تێیدا ڕێگەی ڕانانکردنی نووسین بەهادوو دەست بەڕاستی پێشتر دەستڕاستم زۆر باش بوو بەڵام دەستی چەپم زۆر خراپ بوو بەڵام ئێستام بەدەستڕاست دەتوانم باش بنووسم و هەم بەدەستی چەپشم زۆر بەرە پێشکەوتن بەخۆ بینیوە لەسەر ڕانانی بینین ڕاست لە ڕانانی بینین جاران نەمدەتوانی زۆر بمای 2 دقەدا 1 دێر 2 دێ لەبەرکەم بەڵام ئێستا لە مای 2 دقەدا دەتوانم 5 سێر لەبەرکەم و بە هەمە شێوەش لە دقەی 20 نیشدا بەڕاستی زۆر خراپم بەڵام ئێستا دەتوانم لە 2 دقەدا 5 سێر لەبەرکەم و بەڕاستی پێش بەشداریکردنی پرۆگرامەکە بەڕاستی نوێژەکانمدا زۆر خەیاڵم دەڕۆژ نەمزانێت چارەسەری چییە بەڵام دوای ئەوەی بەشداری پرۆگرامێشکی چالێک یادکەم کرد ڕاست ئێستا توانم ئاگام لە نوێژەکان بێتم بتوانم کەچی بڵێم بەرامبەر نوێژەکانمدا بەڕاستی ئەوەندێ تا ڕانانێکی باش توانیم بگەمە ئەنجامێکی باش.